ئەوە شەکری سێمانجەکەت 5.2 الحەمدولله. من لای دکتۆر دلێر عملیات قسمعی دەم کردووە، شەکرم هەبوو، سەوەفان و شتم هەبوو، نەمەتوانی بڕۆم بەعکازە نەبێ. ئێستا الحەمدولله وەزنم دابەزیوە، 155 کیلۆ بووم، ئێستا 111 کیلۆم. ئێستا لەخوا بەزیادە تەحلیلم کردووە، ئەڵێ شەکرت نەماوە الحەمدولله. کەرکک لەسەر چناردانیش الحەمدولله. ئەوەژە لەوانەی کە سوودی لە الحەمدولله. هاتم بۆ لای دکتۆر دلێر نەمەتوانی بەپا بوەستم، ئێستا الحەمدولله بەعکازە ڕۆم، لەخوا بەزیاد بێ. کە یەکەم زاریاتی لەسەر عارەبانەی بووی؟ ئارە وەڵڵا 155 کیلۆ بووی؟ بەڵێ 155 کیلۆ لەسەر عارەبانەی بوو، ینی پێی نەدەکرا ڕابوەستی. نێژت کو دەکردەوە کاتی؟ هەر بەدانیشتنەوە بەدانیشتنەوە نەدەتوانی ڕابوەستی؟ نانە دەتوانی بە مەرافقانە نەدەتوانی بۆ لە مەرافقی؟ نانە ئەی کو سەر ئاو دەکرد؟ هەر بەعکازە و شت. یعنی لەسەر عارەبانەی بووی لە ماریکا؟ بەڵێ ئێستاکە ئەو بە پێی خۆت ڕاوەستای الحەمدولله. وەرە سەر ئەو میزانی بزانی چەند کیلۆ ئێستاکە. ئێستا دەستە سەر میزانی بزانین لە 155 کیلۆی لۆم بوویتە چەند کیلۆ؟ یاڵا دەست دەمن یاڵا بڕۆ سەر ئەو میزانەی. 155 مان کردە چەند؟ 155 تارم لە دروزەکە لەسەر میزانی ڕادەوەستی. با بە خۆتان زعیفن. ئەو دەستە لاوە دەستە لا بزانم 155 بوویتە 111 کیلۆ. چەندە عملیات کرای؟ 12 عملیاتمان کرد. یعنی ئێستاکە دەکات چەند؟ ئێستاوا تقریبا 3 مانگە کاتم 3 مانگ زیاتر دەکەم، 4 مانگ دەکاتم، 4 مانگ. ئەوە ئێستاکە الحەمدولله 30 کیلۆ کەم کردەوە. بەس هێشتانەکە مای دەبی پاش جێژنەی بێەوە لە خوار سەتی بی. تەواو؟ یاڵا. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.